و کۆڵ نەدانمە شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکان. بینەرانی خۆشەویست، زۆر داوای لێبوردنتان لێکەین بە هۆی کێشەیەکی فەنی بۆ چەند دقەیەک دابڕین لەگەڵتان و لەرحاڵ هیوادارم لەمە بەدوای بەرنامە بێ کێشە بتوانین درێژە بە بەرنامەکەمان بدەین و دووبارە داوا لە ئێوەی خۆشەویستەکەین لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکان نامە و یا دەتوان ڕاستەوخۆش بێنە سەر هێڵی تەلەفۆن و بەشدار بن لەگەڵمان و لە تەوەری بەرنامەکە کە باس لە ناڕەزایەتی جەماوەریەکان لە ئاسی ئێران و بەتایبەت باسی کرێکارانی بەشی نەوت و گاز و پترۆشیمی بوو، هەروەها باقی ناڕەزایەتیەکانی تر بەشدار بن لەگەڵمان. باسیۆمان کرد کە ناڕەزایەتیەکان ڕوو لە گەشەیە، باسیۆمان کرد کە بۆچی و بە چه هۆکارگەلێک ئەم ناڕەزایەتیە ئێستا لە ئارادایە، باسی ناڕەزایەتیەکانی خۆزستان و شارە جۆراجۆرەکانیمان لەسەر قەیرانی بێئاوی و وشکە ساڵی کرد کە تا ئێستاش کە ئێمە لە خزمەت ئێوەی خۆشەویستان ئەو ئێعترازاتە درێژەی هەیە. شرکەتی نەیشەکەری هەفتەپە هەر ئێستا لە بەردەم ساختمانی مدیریەتی ئەو کارخانە مانیان گرتووە و داوای حەق و حقوقی وەدواکەوتوی خۆیان دەکەن و داوای گەڕانەوەی کرێکارانی لەسەر کار دەرکرا و بۆ سەرکارەکانیان دەکەن. ئەمانە و تەوەرێک لەم ئێعترازاتە بزانین لە دڵی چه تەحولاتێکی سیاسی لە ئێران ڕووەدا. هۆکارەکانی چین، زەمینە پێشوەکانی چین بەرەو کوێ ئەچێت، بەتایبەت کرێکارانی بەشی نەوت و گاز و پترۆشیمی کە ئێستا بووەتە سەردێری هەموو هەواڵ و ئەخباری ڕۆژنامە جۆراجۆرەکان لە ئاستی ئێران و کوردستان و تەنانەت دنیاشدا. بۆ ئەم مەبەستە داوامان لە هاوڕێی زۆر خۆشەویست هاوڕێ وریا نازری کردووە کە بێت لەم باسە لەگەڵمانە بێت، ئێوەش ئەتوانن لە ڕێگای تەلەفۆنەکانەوە پرسیار یا ئیزهار نەزەر بکەن و بەشداری بەرنامەکەمان بن. هاوڕێ وریا، زۆر سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان و لەم باسە گرنگە لەگەڵمانی. زۆر سپاس. منیش سپاستانەکەم و زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامە بەشدارم. کاگوریا، باسمان لەوە کرد کە ئەمانەوێت باسمان لەوە کرد کە ئێعترازات هەیە، ناڕەزایەتی هەیە، باسی بەشێک لە هۆکارەکان و شێواز گەلی ئێعترازەکان و ئەوانە معلومە. بزانین لە دڵی چ تەحولاتێکی سیاسی هەیە و هۆکارەکانی چین کە ئەم ئێعترازاتە ئێستا گەشەی سندووە. ئێران بووە بە کانگای ئێعتسابات و خەبات و ئێعترازاتی جۆر بە جۆر. دەلیلەکەشی ئەوەیە کە چلو چەند ساڵە جمهوری ئیسلامی ئەم خەڵکەی خستووەتە دێر دوو فشاری گەورەوە، یەکێک فشاری هەژاری و نەداری و ئەوانە، یەکێک فشاری حکوومەتێکی پۆلیسی و استبدادی و کرێکار و مردمی زەحمەتکێش و مردمین شۆڕشگەر لە کوردستان هەرگیز تەسلیمی ئەم وەزعە نەبوون. هەمیشە مبارزیان کردو، ئەترازیان کردوە بە حەقی خۆیان زانیوە کە هەم ئازاد بن، چون بنیامگەلێکی ئازادن، و هەم تێر و تەسەل بژین. و ئێران بە پێ کاریگەران و بە پێ سەخاوەتمەندی ژینگە یەکێ لە دەوڵەمەندترین وڵاتانە. ئەم پارە و شتەکە هاتکە دەست جمهوری ئیسلامی مردم لیازانن چی لیاتوە، بڕێکی ددراوە، بڕێکی چووەتە ناو دەم و دەستگای مەسەبیەکان، بڕێکی هەناردراوە بۆ سووریا. 11 ملیارد دلار خەرجی سووریا کراوە ئەسەد بمێنێ، بەشار ئەسەد بمێنێ بۆ گیانی مردم. بەشێکی دراوە بە حزبوڵڵا، نازانم بەشێکی بۆ حماس خەرج کراوە لە یەمەن، بەشێکی بۆخشە لە فلستین، بەشێکی بۆ حوسیەکان خەرج کراوە لە یەمەن. مردم هەمیشە معتەرض بوون، بەڵام سەرکوتی جمهوری ئیسلامی زیندانەکانی، شکنجەکانی، بێڕەحمیەکانی نەهێشتووە خەڵک بەم مقیاسەیە سێبینین ئەعترازات و ئەعتسابات و خەباتی خۆیان بنوێنن. ئیسا لە نەتیجەی ئەو مبارزاتە، لە نەتیجەی وەزعیەتێکی اقتصادی کە سیستەم سەرمایەداری لە دنیا
تووشی بووە لە نەتیجەی بەهێزبوونی چەپا لە کولی دنیا لە نەتیجەی ئەوەی کە بحرانێکە لە دنیا هەیە تاتکە سەر بحرانێکە لە ئێرانە هەیە ئەو بحرانە دوو بحرانە یەکێ بحرانی اقتصادیە یەکێ بحرانی کۆرۆنایە ئەڵبەت نەتیجەی ئەوانە بێتە بحرانی اقتصادیش ئەبێتە نەتیجەی بحرانی ئیسلام سیاسیش ئەمانە بووگەتە بەعیس کە تەناسب قوا بە نەفعی خەڵک گۆڕدراوە و ئیسە لە هەموو مەیدانێکە تێنە مەیدان و مبارزاتی خۆیان داوخوازی خۆیان تێنە مەیدان و ئەو پولگەلە کە دزراوە ئەو جەنایەتکارگەلە کە هەمەکارەی ئەم مەملەکەتنە ئەوانە بێمەیان چۆڵکەن ومەیان خۆیان بدەن بە ئێدارەکردنێکی مردمی لە ڕێگای شۆراوە. هەڕۆریە بێنە سەر تەوەرە گرنگەکان من ئیشارەم بەوە کرد کە یەکێک لەو مبارزات دیارە زۆرە ناڕزایەتی زۆرە ئاعترازات زۆرە خۆشت باشتر دەزانی و ڕۆژانە هەواڵەکانی بڵاوە بێتەوە بە دەرەجاتێکیش بەدەست زێماگە بەس دوو هەواڵی زۆر زۆر گرنگ ئێستا لەم ڕۆژانەیە باسی لێکرێ یەکەمیان ئاعترازاتی کرێکارانی پەیمانکاری بەشی سەنعەتی نەوت و گاز و پێترۆشیمیا داخوازیەکانیان مەترەح بووە تا ئێستا 8 دانە بەیانیان داوەتە دەرەوە لە زۆر ڕێکخراوە تەنانەت لە ئاستی نێونەتەوەیشە پشتیوانیان لەم ئاعترازات و مانگرتنانە کردووە. ئەتوانیت تەوەری یەکەم خواستە گشتیەکانیان چییە و چۆن بوو دەستی پێکردەمە؟ یەکەم داوخوازیان کە زۆر زۆر گرنگە لەم دەورەی برسیەتی و لەم دەورە کە کرێکار و نیروی کرێکاریان زۆر زۆر هەرزان کردووە لەم دەورە کە سیستمێک کارەکە هەموو داهاتەکانی وڵاتە ئەچێتە ناو جەماعەتێکی دزی ئەتوانم بێژم ئەنگەل لە دژی ئەوانە بێتاون داوای زیادکردنی حەقدەست دەکەن حەقدەستەکانیش ئەوە نییە داوای 12 ملیۆنەکەن داوای ئەواکەن کە کەمترین داهاتی کرێکارانی شرکەتی نەفت بێ بە 12 ملیۆن کەمترین ئەناخۆ بە پێ مەهارەتگەلێک کەسیان زیاتریان وەرگرتووە تایسەش زیاتریشیان بێسڵاحتوان وەربگرن ئەمە مەسئلەیەکە کە بۆ 220,000 ئەگەر کرێکاری نەفت بە ڕەسمی و پەیمانی و ئەوانەی کە قەراردادی ڕۆژانن پێیان ئەڵێن حەجمی حەسابکەین 210,000 نەفەرن بەڵام ئەم داوخوازی تەواوی کرێکارانی ئێرانە ئەلان 40 ملیۆن نەفەر ئەتوانن لە مەیدانی بەرهەمهێنان و کارکردن و ئەوە نابن بەڵام لەوانە 29 ملیۆنی یا بعضی ئامار ئەڵێ 23 ملیۆنی ڕەسمەن کاریگەر و کەسکەلێکن کە هەن لە مەیدانی بەرهەمهێنان و کارکردن و ئەوانە ئەمانە داوخوازێکی ئاوا وەسیعە داوخوازی فقط کرێکارانی ئەمانە نوێنەرایەتی تەواوی کرێکارانەکەن ئەوە یەک ئەوە ئەوڵین داوخوازیانە دومی داوخوازیان زۆر زۆر مهمە بۆ خۆیان ئەمە تایبەت بە خۆیانە ئەویش ئەوەسە زۆربیان لە بیاوانەکانە کارەکەن لە دوور لە شارەکان کارەکەن لە شۆنگەلێک کارەکەن کە دەرەجەی حرارەت سەرەوەی 50 دەرەجەی سانتیگرادە لە شۆنگەلێک کارەکەن کە ئیمکانی ژیانێکی زۆر عادی نییە بەو بۆنەوە دوورن شۆنگەل دوورەوە تێن لە خانەوادە و منەماڵە دوورن لە مناڵەکان دوورن لە هاوسەر دوورن داوایان کردووە 20 ڕۆژ کار بکەن 10 ڕۆژ مەرەخەتیان بێ لە بیرمان نەچێکە لە زمانی حکوومەتی پێشووە کە خودی ئەم کرێکارانە بوونە کلێڵی ئەسلی بوون بۆ سەرنگونی و بەداخەوە ئەمپریالیزمی ئەمریکا و مستەرجعینی داخلی و بورژوازی داخلی و سەرمایەداران بازار و مدرن ئەم حکوومەتە ئیسلامیان داسەپان بە فەرمانە ئەم کرێکارانە لە دەورەی ئەو دەورە 15 ڕۆژ کاریان نەکرد 15 ڕۆژ مەرەخەتیان بۆ یەکمان قۆقیانەتەن ئیتەش بۆ کرێکارانی ڕەسمی هەروایە 15 ڕۆژ قۆقەسێنن 15 ڕۆژ ئستراحەتەکەن 15 ڕۆژ کارەکەن خۆقی یەکمانیان پێیان بەنابەرین یەکێ لە داوخوازە کانتریان کە زۆر زۆر مهمە ما ئەلبەتە تایبەتە فقط بە شرکەتی نەفت 20 ڕۆژ ئستراحەتە 10 ڕۆژ کارکردنە
باقی شتەکانیان مهمە بۆ هەموو کرێکاران ئەویش لابردن و نەمانی ئەم پەیمان کارگەلنە ئەمانە کەسگەلێکن بڕێ کرێکارانی قەدیمی ئەلبەتە تیان نەبوون بەڵام ئەساسەن کەسگەلێکن کە خزمەتیان کردووە بە مانەوەی جمهوری ئیسلامی ئەم خزمەتە ئەتوانێت لە زیندانەکانە کردوێتیان ئەتوانێت تیری خەلاتیان وەک ئەحمەدی نژاد تیری خەلاتیان داوێت لە زیندانیانی سیاسی ئەدام کراو کە زۆربیان تەبعەن ناڕازیان و مبارزین بوون بەشی گەورەشیان چەپەکان و کۆمۆنیستەکان بوون ئەتوانن شکەنجەگەر بوێتن باجوو بوێتن قازی بوێتن قازیگەل خۆفرۆش ئەمانە هاتوون نێرویان دروست کردووە کرێکار لە تەک شرکەتە ئەسڵیەکەیە کە وەزارەتی نەفت ارتباطێکی نییە ئەم بەشەیە ئەم بەشە کە 106,000 تا 110,000 نەفەرن بەڵکە تەک ئەمانە تەرەفن هەرچی حقوقێکە قانونکار یا حتا قانونی استخدامی کشوەری بۆ کارمەندی بە ڕسمیەت ناتیوە شامڵی حاڵیەمان نابێ چێتێکی فانەمانە بەو بۆنەوە داوای ئەواکەنەمانە نەمێنن داوای ئەواکەن نیروگەل سەرکوێت نیروگەل ئەمنیەتی لە منتەقا لە شۆنی کاریانە حضوری نەبێ ئەمە بەحسی ئازادیە کە زۆر ئازادەنم مردمە ئازادیان دەوێ و ئەمنیەتیکردنەوە قەدەغە بکرێت ئازادی بەیان وتوێژ قسەکردن ڕێکخراو دروستکردن ئەوانە هەموو حەقی کرێکارانە و پێیان بدرێت لە شرکەتی نەفتە هیچ کەس حەقی نییە هیچ جۆرە ڕێکخراوی دروستکە حتا بە ڕەسمی و غێر ڕەسمیەوە وانە نەمێنێ بێژگەلەوە داوایە واکەن کە ئیمنیان بێ لە شۆنکارە زوو جەنازەیاندا نەکەفێت وەخت کەس جۆشکاری ئەەکەن بۆ بە تایبەت ساختمان من بیستومە کەمەربەنی ئیمنیان نییە چنە 3 متری 4 متری 10 متری حتا بانتر داکەفنوە مرن ئەوانە هەموو دروست کردێ شۆنی ژیانیان باوەڕ کە شۆنی ژیانیان وەختێ باسەکەن مقایسەیەکێ لەسەر زیندانە لە زیندان کراوترە ڕەزاخۆریان نییە بێهداشتیان نییە 10 نەفەر 12 نەفەرەخەن ناو ماڵێکە 12 متری 50-60 کەسەوە شۆنی خۆشۆردن و ئەوانەی کە زۆربیان مدام مەجبورن خۆیان بشۆرن بۆ نەخۆشیەکانیان تووشی نەخۆشیەوەن تووشی گازە بن تووشی مواد شیمیایە بن دکتۆر نییە خۆ لە دەستڕەتیانە ئەبێ بیانوان بۆ منتەقەیەکی دوور لە جادەگەلێکی ناخۆش و خەتەرناکە داوای ئەواکەن کە دکتۆر لە دەستڕەتیان نابێت مەعاینە مداوام بکرێن و بڕێ لە کارەکان مەحدود بێ بۆ ماوەیەک محدود بێ ئەم وتە بێژگەلەوەی کە 20 ڕۆژ بە دەڕۆژ نەوێ باقی ئەمە داخوازی هەموو کرێکارانە و بەرحەقە ئەم پشتیبانیگە لە تا ئیسا لە کرێکاران کراوە هاڕۆریات باس لەوە کرد کە باس لە نەحوەی کار و شێوازی کار و شوێنی ژیان و نەبوونی ئیمەنی کار و حەقدەستی لە خوارەوە و تاوای ئەمانە کرد ئەوانش لە خواستەکانیان باسییان کرد بۆ نمونە مەسەرەن مافی کۆبوونەوە و مانگرتن وەمانە ئەتوانین بڵێن ئەم خواستە عمومیانە ئەگەر چی لەلایەن ئەوانەوە بەشی پەیمانکاریەکانی شرکەتی نەوت و گاز و پترۆشیمی مەطرح بووە بەڵام خواستێکی عمومی تەبەقەی کاریگەرە لێرە وەمە کێشەیە ئەم کێشانە کە باست کرد کێشەیەکی عمومی تەبەقەی کرێکارە لێرە لە بەشە جۆراوجۆرەکان بێ گومان وتم بێژگە لەو دانەیە کە ئەڵێن 20 ڕۆژ کارکەین 10 ڕۆژ مەرخەسیمان بێت هەموو داوخوادیم هەموو کرێکاران ئێرانە وە کرێکاران ئێران هاوپشتێکی زۆر گەرم و گوڕیان ئەگەر توانێتیان بە عەلەنی کردووە ئەگەر نیان توانێت ارتباطاتیان هەیە خۆیان بە مەخفی کردووە ڕابەرانێکیان هەیە زۆر ژیر ئەمانە معلومە لە بەیانیەکانیان کە خۆت ئیشارەت کرد 8 بەیانیەیە زۆر ژیرانە بەرخوردیان کردگە بە دەوڵەت بەرخوردیان کردگە بە کارفەرما بەرخوردیان کردگە بە وەحدەتی خۆیان بەرخوردیان کردگە بەوەی کە مدام ڕێکخراوە دروستکەن و کرێکارانی ئێران بە عام کرێکارانێکی چەپ و دژی سەرمایە ئەم پایەی وەحدەتە پایە هەمویانە چون کرێکار چەوسانەوە پایە تەبەقاتیانە لەبار اجتماعی و لەبار اقتصادی ومانە بەڵام ئەم ئێرانە معەنە کرێکارەکانی هەر لە کۆنەوە
چەپ و زردی سەرمایە بگن ماگن سەرکوتەی جمهوری ئیسلامی نەیتوانێت ئێمە لەبێن بووە ئیسا ئەمانە قسەگەڵێکیان کردگە کە وتم بێژگە لەو مادەیە داوخوازی هەموو کرێکارانە و شرایطی جمهوری ئیسلامی بحرانی جمهوری ئیسلامی تەفرەقەیکە کەفکە ناو سپا و تەفرەقەی کەفکە ناو حتا سپا و خامنەی ئێمە لە بیرمان نەچێ خامنەی قدرەت و هەموو شتێ ماوە هاتا بەدەست سپای پاسدارانەوە بەڵام ئیدئۆلۆژیکە وحدەتی ئەمانە هەرزکردگە ڕوخسارەکەی خامنەیە بۆ ئەووەڵین جار خامنەی دوای ئەم انتخاباتەی کە خۆی شارەوە پێکرد کە مردمتیا بەشداریان نەکرد لەو انتخاباتە وەختێک کە شەورای نگابان ژمارەیەکی هەڵبژاروتی ئەمانە تەیید دەکەین و باقی تەیید ناکەین خامنەی هاتووەتی ئەوە جەفایە بیرێکی لێ بکەنەوە تەسمیمێتر بگرن گویان نەدا بۆ ئەوڵین جار ئەمە نیشانەی اختلاف چووگە سەرەوەی ئەم تشکیلاتە لەبێن دوو نیروی قدرەتمەندی ئەم حاکمیەتە ارتجاعیە جەنایەتکارە بین سپا و بینی بەیتی ڕاهبەری بەنابەرین لە شرایطێکی ئاوا کە جمهوری ئیسلامی تووشی بحرانی اقتصادیە تووشی بحرانی مەشروعیەتە وەضعیەتێک لە سووریا 13 ملیارد دلار خەرجی کردگە خەریک نەکەنە دەرەوە خۆی بەشار ئەسەد پەنای بردە بە رووسیا زانێ ئێران لەوێ مزاحمە نەمێنێ لە یەمەنی چێکەنە دەرەوە الان لە ئیسرائیل مدام زەربەی لە ناو ئێران و لە دەرەوە لیا ناتوانێت هیچ بکە هیچ عەکسەڵەمەڵی نیشان بە هەر دەرەقەت مردمی بێ دفاع و بێهینتێ ڕژیمێکی ئاوا کەفکە بەر دەست نیروی بالقووە من باتێکم نە بالفعل نەوگەیشتا ئەمانە یانێ تینگی سەرنگونی جمهوری ئیسلامی کە ئەگەر تینگی سەرنگونی جمهوری ئیسلامین ئەم کرێکارانی نەفتوشتا بە جەوهەر هەر ئەوەن بەنابەرین پشتیبانی وەسیعیان کردووە کە جێگەی خۆشحاڵی و هیوادارین وەسیعتریش بکرێتەوە کاگوری ئاگاداریت ئەوەی سێ چاوم لە بەیانی ژمارە 8 پشتیوانی لە مانگرتنەکانی ئەو کرێکارانی ئەو بەشا کرد باس لە تەرحێکەکەن کە ناویان ناوە پایپینگ ئەم پایپینگە ئەگەر ئیشتبا نەکەم کورتکراوەی ئەوەیە بە فارسیەکەی باسی لێ بکەم کورتکراوەی پێگیری متالەبەگەرایی دەرچارچوبێ قوانینی جمهوری ئیسلامی ئێران یعنی گروپێکیان دروست کردووە ئەم گروپە نایخۆی ناوناوە پایپینگ بۆ سیاسەتەکانیشی ئەوەیە پێگیری متالەباتی تەبەقەی کارگەران تەبەقەی کرێکار لە چوارچێوەی قوانینی سەر بە جمهوری ئیسلامی تەرفەندهایەکی ئاوە جمهوری ئیسلامی چەنە تەرفەندهایەک بۆ لاڕێدا بردننی ئەم ئاعترازاتە جگە لەمەی کە باسم کردەوەتە نازام تو ئەم بەیانی ژمارە 8 ئەمڕۆ هاتوەتە دەرەوە جگە لەمانە چ تەرفەندهایەکی تر بەکارە بێت بۆی کە کرێکاران پڕێنەوە سەرکارەکانیان یا لە خواستەکانیان کەمکەنەوە یا شتی هاوشێوە جمهوری ئیسلامی حکوومەتی چەک و سەرکوتە زیندان و شکنجەیە باشترین نمونەی لە خاتونابادا بوو کە بە هێلیکۆپتەر بە کالیب 75 دای لە ژمارەی کرێکار هاتوون داوانەکردون دەرمان مەکەن کارەکانمان پێ بنەوە خەریکار بین ئەو وەختە تەناسب خوای ئیجازەیەدا پێیان ئاوا بوون ئیسەش ئەگەر تەناسب خوای ئیجازە بدای ئەوە ئەبوون بەڵام تەناسب خوای ئیجازە نەداوە ئەم کارگەریە کردوەکە من باس یەکەم دانەیەکی هەرەمەیە ژمارەیەکی جەمە و کردگە کە بەداخەوە بڕێکیان کرێکارن خۆیان بەداخەوە خۆ هەمیشە لە ناو کرێکارە ژمارەیەکەر هەن ئیدارە ئیطلاعاتی نفوذیان تێ بکات ئیدارە ئیطلاعاتی سپا نفوذیان تێ بکات یا خۆیان لە ترس و لە محافظەکاری ومانە بێن قانونگرا بن بێن تەرەفداری ڕئیسی بن بەڵکە کارێکیان بکە ئەوە بێژگەلەوە ڕئیسی جەماعەتی دووبارە فعالی هەر لەم نەوعا جەمە کردەوە چوون بۆ لای وتیان وەزمان وایە ئەویش وتی من خەبەرم نەوگە بەداخەوە جا مەڵا زانی زوو دەسە کاتە گیریان سینە بکتن و بن بە تۆخسەر خۆیانە نەمزانی ئێوە وانە بەگیان نام کێوی کێکێ ئەگەر ئێوە وانە بین شەورای ئیسلامی دامۆ دروستکەین ڕسواترین تەشەکلێکە جمهوری ئیسلامی هەتی جاسووسترین تەشەکلێکە جمهوری ئیسلامی هەتی لە ناو کرێکارانە ئەوە تانەوە ئینکەین فۆرەن ئەم کرێکارە ژینگەلە شەورای سازماندەهی ئاعترازاتی کرێکارانی پەیمانی نەفت
ئیطلاعیەدا ئەگەر لە بیرم بێت احتمال یا 5 و یا 6 وتی شەورای ئیسلامیمان نابێت بێخۆ خۆتان عەزیەت مەکەن ئێمەش تەشەکر خۆمان هەیە دانەیەکی ئێمەتە یا ئێبینن هەر ئەم شەوراسە ئێمە داخوازەکانمان باس کردووە ئەم داخوازگە لە محوەری یەکگرتووی ئێمەیە ئەمانە ئەشێ بەدەست بێت ئەوش بە شێوەی کەتبی ئەمانە کارگەلێ ترێکە کردیانە نمایەندەی مەجلس هاتکەوتیە ئین کارگەرانە عەزیز ئەمانە حەقیانە ئەبێ فکرێکیان بۆ بکەیت وەختی کاتە تێتە عەمەڵ بە ڕۆحانی قساکە مەنزوریان کرێکارانی ڕەسمیە کە کرێکار بە حەساب ناین وتیانە پیان کارکۆن لە قانونە یا کارمەند بەسەڵە لەو دوێ سەراحەتەن ئەم ڕۆحانیە کە تەرەفدار نێۆلیبرالیزم اقتصادیە و نێۆلیبرالیزم اقتصادیانیان بەشێکی یانیان پەیمان کارگەلە وتی ئێمە هیچ ارتباطێکمان نییە تەکەم مشکلاتەکانم پەیمان کارگەلنە دەی کرێکاران فعالینی کرێکار دەبێ لایەوە ئێمە داواکەین لایەوەی تیتر بێ لایەوە ئەوە هێنێترە نوعێتر بۆی چووگەن ئەو کرێکارانەی کە ماگنەتەوە لە ئەسەلویە ئەو شۆنگەڵێکە خابگاکانیان هەیە بۆ ئەمە کارفەرماکان نەتوانن کرێکاری تازەروا بێرن ئەوبەت کرێکاری تازەش بێرن فقط بۆ بەشەتوان بێرن کە کاریگەری ساردان ئەکسەری ئەم کرێکارانە کرێکاری متەخەسیسی پێچیدەی چن یانێ لە بازاڕوانە کرێکار پێدا نابێت دوورزە ئێمە ئەرتەشی بێکاری شاید بەعزێ کەس قساکە 10 ملیۆن بێکارمان هەیە وەلێ متەخەسیسی وە خۆ پەیدا نابێ بەنابەرین ئەو کاریگەرگەلەکە لە خابگاکان ئەمانەوە ئاویان لیان قەت کرد غەزایان لیان قەت کرد کولەریان لیان قەت کرد هەموو شتێ ئەم شەوەرە داوای کرد لە مردم بێنە کومەکی ئەم کرێکارانەوە و هاتن و باشترین غەزا و باشترین تەمیزترین ئاویان هەوەر بۆیان و تایفەی هیچ مشکڵێکیان نەوگا هیوادارم چۆن پۆلیشتییانیان قەت کردووە هیوادارم کرێکارانی ئێران و بە تایبەت فعالینی دەرەوە بۆ جەمەوکردن کومەکی ماڵی تایفە هەنگاوگەلێکی باشیان هەڵگرت بێ چۆن مطمئن ماوکاریان نەکردووە هیوادارم بە تواو تەوانەوە بە تایبەت لە دەرەوەی وڵات بێنە کومەکیان یەکێتر لە کارەکان وەختی ئەوانە نەتیجەی نەداوە کاتکردێکە لە کارەکانێکە کردیانە ئەوەیە چووگەن لە هەر خۆتەدانی سەرەوەی 100 خۆت باسەوە کردوە شتێ لە مقدمەکەتە سەرەوەی 100 مرکز بەشدارن دەما ئەوە 114 کە زیاتر لە 150,000 نەفەر ئاماری پێرەکەس من هەسم لێرە مرکز بە مرکز کارفەرماکان پەیمانکارەکان دیگەنە زەرەرگەل عەزیم خەریک نەکەن چووگەن متەخەسسەکان کرێکارە ماهرەکان یانجەمە و کردگا تیانە دوو بەرابەر خۆختان پێدەین بێنەوە سەرکار شەورای ژیری سازماندەهی ئەم ئاعتراضاتە فۆرەنتی قابل قبولی کەن ئێوە یانێ حمڵێ نەکردگە بە کرێکارەکان فۆرەنتیە قبولی کەن بەڵام بیکەن بە ئولگو و بیکەن بە کەتبی و ڕەسمیکەنەوە سەنەدەکەی بە ئەسڵاح کوپیک لە سەنەدەکەی بنێن بۆ ئێمە یانێ ئەو پەیمانکارە ڕێکە ڕێ فۆرەن ئەم ژیرگەلە خۆنسایەکەنەوە بۆی ئایسا جمهوری ئیسلامی وتم خۆدیام ڕئیسی هاوردیانەمە کومیتەی مەرگەیتر لە ساڵی 67 50,000 نەفەریان لە 2 مانگە ئیعدام کرد ئەمە نەوێراوە هیچ بکە ماتڵی چین بێتەوە سەرکار من دڵنیام ناتوانن کرێکاری ئاوا مبارز کە ئەم گشتە پشتیبانی هەست پشتیبانی لە دەرەوە پشتیبانی لە ناوە لە ناو کرێکارە لە ناو هەموو ئینسانە ئازادەکان و سکولارەکانە لە ناو ژن و پیاوە ئەم پشتیبانی هەست لەوە ناچێت گاریکیان بێت زۆر و ئەوشتیانە نیشانمەند بەڵام بۆ زۆر ئەوانش کرێکارە بێ ئامادە بێت فعالی کرێکارە بێ ئەوەش پێشبینی بکە بەم بۆ نەو کارفەرماکان تایسا مەجموعەی کاری لەم نەوعیان کردووە کە ئەگەر فرسەت وایەت زۆر ئیطلاعاتی وەسیعتر و ورتری چەس لەمانە مەسەڵەن وەک تەلیفۆنکردن تەماسگرتن ئەو تەتمیعکردن جەمەوکردن فعالینی کرێکاری قەدیمی قابل قبول بۆ کرێکاران ساحەی ئۆتۆریتا جەمەوکردنیان و کێشانیان بەلای داخوازگەلێکی
ئەوان داوخوازی کارفەرمان نییە، ئەوان داوخوازی کرێکاریش نییە، کرێکار گەرەێکە ئەم داوخوازگە لەگەر بەدەست بێ مەسەلەکەت فقەتەوە نییە تۆ پوڵە زیاد بووگە یا وەضعی ژیانت باشتر بووگە یا حمام زیاتریان بۆ دروستکرد یا ئیمەنی محیطکارت باشتر بووە، قودرەتی مبارزەی تەبەقاتیانە چێتە سەر ئەو فعالیانە بەرگە بەشکە کرێکاران خۆیان بە سەرکەوتن نەگەین وەک ئەومەی کە ئەم کارفەرما و کارفەرما لوتفی کردووە و ڕئیسی کومەکی کردووە و لە بانە کومەکراوە و ئینسانیەتی ئیسلامی کە ئیسلامی سیاسی تێکشکاوە گەرەکیانە وانم بووکەن ئەوانەش تەرفەنگەرێکە کە زیاتری دەست بە ممکنە وەخت ئەوە نەبێ. کاگوریان تو سێ پەیامان بۆ هاتووە یەکێکیان باس لە ئەوە کاڵە خودیش هاوجەهەتم لەگەڵ بۆچوونەکانی کاگوریا سەبارەت بۆ مانگرتنانە بە تایبەت لە بەشی ئەو تەرفەندانی کە کۆماری ئیسلامی بەکارێنێ بەڵام پێی وایە کە ئاگاه بردنەسەرەوەی ئاگاهی تەبەقاتی لە دڵی ئەو مبارزاتەیە زیاتر ئەتوانێت ئەو بەرەنگاری ئەو تەرفەندانەی کۆماری ئیسلامی بێتەوە تەنانەت بەرەنگاری بەشی سەرکوب و سەرکوتیش بێت پێی وایە کە ئەو ئاگاهی تەبەقاتیە یا و ئاگاهیە کە ناو دڵی مبارزات لە جریان لە ئێران بەتایبەت لەم بەشە بەدەستێ تەنانەت دڵ و جورئەتی ژەدا بە کاریگەران کە لە سەرکوب و سەرکوتیش هەراسیان نەبێت. دانەیەکی تریش هاوڕەیەکی تر دەستخۆشی لێ کاوماندوو نەبوونی ئەڵێ بە بەرنامەکە و بە ستافەکەی باسیەوە کاکێ پێشتر بەرنامەکەت دابڕاوە و ئشکالێکی فەنی هەبووە لە هیوادارم دوایەوە لە ئیدیتی بەرنامەکە جێبەجێکەن کە دوایە بچنەوە سەری تیمشایکەن. ڕەفیقێک پەیامێکی ناتووە داوای کردووە کە ئەمە بخوێنینەوە فارسیشە زۆریشە بەڕاستی بەڵام ڕوڵە دەم من بەشێکی بخوێنمەوە مربوط بەو پایپینگەیە هەڵبەت ژێرەکەشی بە ناوی کارەگەرانی زەدە سەرمایەداری ئیمزاکراوە. ئەواڵێت لە ئەوڵەواڵێت توتئەیە باندێ کارەگەرنەمایە کارەگەر فروش دەست ساختێ جمهوری ئیسلامی موسوم بێ پایپینگ کە وتم پایپینگ کورتکراوەی پێگیری متاڵەباتی کرێکاران لە چوارچێوەی قوانینی جمهوری ئیسلامیەوە ئەو فان کورتیان کردوەوە بۆ ناو عليه اعتصاب سەراسەریە کارەگەران ڕا مەحکوم میکۆن. لە بەشێکی زۆر لە هینەکە تاکیدی کردوەتە سەر و متاڵەباتێکە خۆت باسی لێ کرد من نەچمە سەر ئەو بەشەی ئاخرەکەی تەنیا ئەکتفاکە مەگەر ئیجازە بزەم بیخوێنمەوە بۆی کە هەم ئەو دەرخاستێ و هاوڕێشمان کە لە بۆی وەکو ئەوەی تۆپێتی هاوڕێکان لە کەرەچ دەرحاڵ ما بنوبه خود کمپین فریب باند ضد کارگری پایپینگ را محکوم میکنیم. توده کارگر همزنجیر ما در طول بیش از 1 سال مبارزه مستمر و خروشان در جهنم سرمایه با گوشت، پوست و به بهای تحمل عظیمترین سبعیت ها و قتل عام ها بسیار ژرف دریافته است که هر گونه قانونگرایی و آویختن به نهادهای دولتی سرمایه صرفاً تیرباران قدرت پیکار طبقاتی خویش است. برای تحمیل هر خواست خود بر سرمایه داران و دولت آنها حتی نازلترین خواستها سوای اتکای مصمم و سوار به قدرت متحد طبقه خویش هیچ چاره دیگری نداریم. باید بر سینه مزدوران کارگرنمای سرمایه با قدرت دست رد کوبید و توطئه کریه آنها را خنثی ساخت. باید هرچه سراسری‌تر در دست هم نهیم شوراهای خویش را در نقطه نقطه این جهنم برپا داریم. شوراها را به هم پیوند زنیم و یک قدرت متحد سازمان یافته شورایی ضد سرمایه‌داری گردیم. راه مبارزه ما از اینجا و از این مسیر می‌گذرد. تشکیل شوراکانی سراسری و پشتیوانی لوانه اما او توطئه جمهوری اسلامی بنای پایپینگی محکوم کردو و در حال بەیانیەکەشی ژێرەکەی بەناوی کارگەرانی ضد سەرمایەداری ئیمزا کراوە.
کاک وریا بە نارحاڵ من ئەگەر بتوانێت جوابی ئەم پرسیارم بە کورتی بدەیتەوە دوورنمای مبارزاتە بەرەو کوێچ ینی هەرچەند محتەوای پرسیارەکە تۆزێک جوابی زۆر هەڵەگرێت بەڵام ئایندەی چۆن ئەبینیت بە کورتی بۆی بچینە سەر یەک دوو باسی کردیش مەمنون. حتمما جوابی ئەم سوالە دەمەوە بەڵام ئەو ڕەفێقە کە باسی کردو ئاگاهی تەبەقاتی بە دروستی باسی کردووە بەڵام ئەویش باوەڕی من بە باشیە زانێ ئاگاهی تەبەقاتیە بێتە بێت بە ڕێکخراوەی پێشرۆ ڕێکخراوەی ئینقلابی ڕێکخراوەی چ سیاسی بێ چه سنفی ئوفوقەکەی وەک بۆ من کە سۆسیالیستم ئەبێ سۆسیالیستی بێ بۆ کرێکارانی دەدەی سەرمایە ئەبێ سۆسیالیستی بێ ئەوە تەک ئەو ڕەفێقا زۆر زۆر هاو نەزرن ئەم ڕەفێقانێتر کە باسەکەن ئەوانە کامڵەن دروستە بەڵام لە مبارزە تۆ لە پرۆسا ئاچیتە بەرەوە جمهوری ئیسلامی قانونی معنی نییە بۆ خۆی چی معنی نییە لەکوێنە قانونان نووسیگە 5,000 نەفەر لە دومانگە بکوژن لەکوێنە قانونان نووسیگە وەزارەتی ئیطلاعات بێ لە فڵانە وڵات کەسێ بگرێ بیواتەوە مەردی ئەم وڵات و وڵات بەڕستمیت نەناسێ لەکوێنە قانونان نووسیگە بڕێ لە لوبنانە ژیانێکی ئەوە وحشەتناک دروستکە بۆ مردمە بە پشتیبانی لە حزب الله قانونی نییە ئەمما بە هەرحاڵ حکوومەتێکن لە دنیا ناچارە لەسەر کاغەز و جەمعی مفتەخوەری بێکارە لەو هێنا لە قووای مقننەکەیان لە مەجلسا چگە لێ بنووسن ئەگەر ئتکاکەن بۆ قانونگەلەوە بۆ ئێمە هەنگاوێ بێت قبوڵیکەین ئەم پایپینگە ئەو قانونە کەی سەباتیەکان لەژێر فشاری مبارزاتی اقتصابی لەژێر مبارزاتی کاریگەری لەژێر تەنا نەفت نییە نەفت کلێڵی ترینە حیاتی ترینە بەڵام کرێکاری شارەداری کە زۆر خەریک مبارزان کەم جایگا و وەزنێکیان هەیە کرێکاری ئاو یەک وەخت تا حدودێک کرێکاری بەر یعنی پایە ژیان هەمووەمانە بە ئێتکا بمانە بە ئێتکا بە مبارزاتی ئەو مردمە لە دژی نەبوونی بەرقا بە ئێتکا بە مبارزاتێکە هەریسە خۆت باسەوە کرد لە خوزستانە لە دژی بێ ئاویە بە ئێتکا بەوانە پەنایان بەرگە باوە بەشکە ئیمانیان زیینەکەینەوە بەشکە ئومیدیان بە ئێمە زیینەکەین ناکریێ تەواوە جمهوری ئیسلامی ئەو هینەی نییە شەڕی بین جمهوری ئیسلامی و مردم لە دەیمانە دەیمانی 96 مردمێکە نمایەندەکانیان هاتوونە مەیدان کرێکاری بێکار حاشیە نشین وتیان تۆمان ناوێ سادە عەکسەکانیان پایماڵ کردوینە لا 28 خوردادا یەکسەرە تەکمیلیان کردەوە تۆمان ناوێ وەلێ ئەگەر تەناسب قوای ئیجازە با لە هێنێکی قانونی عەلە العوموم قساکەم بڕێ ئیستفادە بکردێ بیکەن ئەمە نییە ئیسا ئەمە نییە ئیسا ئەبێ لە کاناڵی ئەو شەورا لە یەکێ لە وەبدام لە ژمارە هەفتەکە نوقتەیەک باشی باس کردووە وتیگە ئێمە وەحدەتمان لەسەر داخوازەکانمان ئەگەر لەم گۆشە و لەو گۆشە کارفەرمای شتێکەدا و باشە مفیدە بۆ کرێکاران وەری بگرین تەثبیتی کەین قانونی بە ئیسلاحیات ڕەتنیکەینەوە بنووسکێت بێ بە سەنەد ئەوە بکەین یانێ مەخسوومەسە مبارزەکە زۆر پێچیدەیە جا لە دڵەوە پێچیدەگە و لە دڵەوە پرۆسا تەبعانە شێ بڕین بۆ شۆرا هەریتە شەورایان هەیەمانە هەموو یانم 114 مرکزەکە خۆت باسۆ کرد هەموو بە شەورا کارەکەن ئەمە شەورای کە ئێمە کلێڵی و ئستراتیژیک باتیەکەین شەورای حاکمیەتە ئەبێ بڕین بەرەوە ئەوە و من خۆشحاڵم ئەو کرێکارانە ددی سەرمایەداریە سرگەر وایەندادر ئەمە داهاتی بێتڵا ئەندە داهاتی ئەم جەریانە چۆنە بینگێ ئێمە ئەبێ تواشای ڕەوەندەکان بکەین تواشای نیروی کە تواشایان بەیانیەگە لە بکەین تواشای استقامەتێکە کرێکاران نەخوانیشان داوە ئەگەر پرسیارێک تۆ خۆ دەزانیت تایبەتمەندی هایەک هەیە لە هەموو جوڵانەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستان بەتایبەت جوڵانەوەی کرێکار پێشڕەوە ڕادیکاڵترە بەڵزەن سابقەیەکی توولانی لە مبارزە هەیە جوڵانەوەی کرێکاری لە کوردستان یا عمومەن جوڵانەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستان
چۆن بتوانن پەیوەست بن یا پشتیوانی بکەن ئەلەم نەو اعتراضات و حسابات. جنبش کاریگەری لە کوردستانە بەخۆشیەوە هەمیشە چەپ و ضدی سەرمایە و بە دەرەجاتێک سوسیالیستی بوو. ئەوەڵ مانگمەکانی دەهای 60مان لەبیر نەچێ لە چ شرایطێک ئەوەڵ مانگمەگەرەوە بەرەوە لە شرایطێکا جمهوری ئیسلامی وەدانی عێراقەگرێ پشت سەرم حملەیە کرد بەم شار و بەو منتەقە و بەو شۆن و دەڕەندەخۆیی عەجیبێکیی لە دژی مردم تەبعاً بە پشتیبانیە و شەڕە دروست کردبوو. مردمی کوردستان کرێکاری کوردستانی بەتایبەت لە شاری سنا ئەو مەراسم گەریانە بەردەبەر کە ئێدامەیە دەی ئەوەڵ مانگمیەکانی هەر کرێکاران فرەتر لە کوردستانەوە لە سەقناوە بە ڕەهبەری کەسێک وەک محمود ساڵحی چووگە بەرەوە. بەنابەری نێمەتەک جنبشێکی کرێکاریە تەرەفین کە زۆر ارتباطیانەتە کرێکارانی دەرەوەی بە ئیسڵاح کوردستان. گۆڵگەشتە چەند بەیەکە و کۆبوونەوەکەن وەکو کۆبوونەوەی کەرەج بەیەکە و ارتباط مداومیانە سەر لە یەکەدان وەختێکە کرێکاران لە چۆنێک وەکو کرێکارانی حەفتەپا وەکو کرێکارانی فولاد ڕاپەیمای شتاکەن کەس وەک محمود ساڵحی و چەند کەستر هەڵەسن وەک نێنەری کرێکارانی کوردستان ئەچن بەشداریەکەن لەوێ. بەنابەرین ئەم کرێکارگەلە دوو دەسەن هەڵعان ڕەهبەرەکانیان دەسەیکیان ناسراون بۆ ڕژیم ناسراون و هێنی زیندانی لەبان سەریان ڕاگرتووە چەتری زیندانی لە سەریان ڕاگرتووە ئەوانم ئەبێ مەخفیکەکەن و مەخفەیەکەن جەماعەتێتر نەناسراون ئەوەی سەر ناچارن مەخفی بیکەن فعلەن. بەنابەرین پشتیبانیەکان کراوە بەڵام مەخفیە خۆشبەختانە لە ڕووی بەعد ئیطلاعیە وشتا ئەزانی ئەم نەوعە لە ڕادیکاڵی ئەم نەوعە لە بۆچوون ئەم نەوعە لە وەحدەتگرایی تەکرێکارانی ترە فرەتر لە کوردستان ئەشیاتوێتە دەرەوە. بەم بۆنەوە بە نەزەری من ارتباطاتیان گرتووە ارتباطاتیان نەبێ ئێمە داوا بکەن زیادی بکەن ئەوە باوەڕی منە. زۆر سپاس کاگوریا با بینە دەر لەسەر اعتراضاتی بەشی کرێکاری لەوێ کاتمان پێم وایە بێت وەرکەمەوە با باش پاسێک لە ئەو تەزاورات و اعتراضاتەی ئەم چەند ڕۆژەی دوای خزستانیش بکەین. هەواڵەکان چین چۆن بوو دیارە عمومەن دەڵێن لەسەر قەیرانی ئاوی و ئەوەیە بەڵام حەزەکەن زانیاریەکی زیاترمان لەو بارە پێ بدەی ئەگەر پێ. من فقط لەو سوالەکە کە فرسەت نەبوو جوای بینەوە نەبێژم بە دەستهاتنی ئەم داوازە دیاری کراوەگەلە کە ژیرانە دیاری کراوە و بەدەستهاتنە یانە قابل بەدەستهاتنە خۆشببینم من بەوە چەند فعالی کرێکاریش مساحبەیان کردووە تیانە خۆشببینین فرشتەکان نیشانە داتوانن ئەم داخوازگەلە بەدەست بێرن. داهاتوەکەی ئەمە ئەم هینە معەنە ڕۆشنە ئومیدبەخشە و ئەبێتە بە دەستکەوت بۆ دروستکردنی ڕێکخراوە کە زۆر گرنگە ڕێکخراوە گەلتر ڕێکخراوەی سەراسەری بە تایبەت ئەوە بەڵام ئەم جەریان بێ ئاویە وشکساڵیە ئەم وشکساڵیە دوو هۆی هەیە دانێکی تەبیعیە و باران کەم باری بوو. ئێرانیش وڵاتێکی نیمە وشکە ئەم وڵاتە نیمە وشکە وشکانیەکەیی فرەتر لە جنوب و جنوب غەربی و ئەوانە خۆی نیشانداوە. مردمی خوزستان اعتراضیان هینە نییە وەزع تەبیعیە بەدەستەوە نییە خۆ اعتراضیان بەوەیە کە جمهوری ئیسلامی ناتوانێت تەدبیرێکی وە بکە. جمهوری ئیسلامی و سوپای پاسداران پێشتر سەدگەلێکی لێداوە ئاوی کەرخێ بردووە ئاوی شەت العەرەب بە ئیسڵاح برزاوە بۆ چۆن گەلتر بە حتا بەرە قۆم گەشاویانە کارگەلێکی کردووە سەدگەلێکی لێداوە کە بووگە بەعیسەوە وشکە ساڵی نەتەنها لە خوزستان بەڵکە لە ئێسفەهانیش مەسەڵەن دروست بووە. ئیسا لە شارەکانێکە خۆت ناوەبرد یەکێ لەو شارگەلە کە ئەبێ ناوی باش ببین ماهشەهرە. ماهشەهر لەو مردمە خەباتکارە مبارزەن کە لە ساڵی 98 بە سڵابانی 98 کێشمەکێشێکی زۆر تونیاکەوە زۆری زەربەیان خوارد لەسەر جمهوری ئیسلامیەوە. ئەمانە خوێن لە دڵن لە شارە جۆر بە جۆرەکانە جمهوری ئیسلامی مەحکومەکەن شارێکی ژیرانە مەترحیان کردووە زۆر سادەیە بە فارسی و تویانە بە عەرەبیش و تویانە ئەو مەگەرەکە
ئێوە کارێکتان کردووە ئێمە ئەومان نەوێت لە وڵاتێکی نیمە وشک وەکی ئێرانە بەبوونەوە ئەبێ ئاو بوون بۆ قۆم بێوەن بۆ ئەم پادگانەوە پادگان بێوەن بۆ ئەم مەڵای درشت و بەسڵاحایەت وڵا و مایەت وڵا شتە ئاوەکان ئێمەتان بردووە لە ئێسفەهانە کەشاوەردۆزی خراوە لە خوزستانە کەشاوەردۆزی خراوە ئاوی خواردنیشیان نییە حتا لە مەشەدیج لە دەوروەری مەشەدیج کەشاوەردانی مەشەدیج یانێ مەخسوم ئەوەیە کە ئەگەر زانیاریەک تایزە بڵاو بووێتەوە ئەوەیە لە زۆر شارەکانی کوردستانە مردم کەشمەکەشێ تونیان کردووە لەوێ جمهوری ئیسلامی ئیجازەی داوە بەخۆی ئەگەر ناتوانێت تەقە لە کرێکاری نەفت بکات تەقەی کردووە لە بەردە ئەوە نوقتەیەکی مهمە مردمە بێ ئامادەگیان بێت ئەوە ئیطلاعاتێکە منەت وریا بینەرێک پامێکی ناتوە گەرە تۆزێک دوور و درێژە بەڵام ئەوەی نووسیوە لە وڵاتی لە ئێران سەرچاوی هەموو نەهامەتیەکان کۆماری ئیسلامیە لە گەشە سندنی لە پەرەسەندنی ویروسی کۆرۆناوە بگرە هەتا وشکە ساڵی و بێبرقی و فەقر و هەژاری و مانە هەمووی وتێتی کۆماری ئیسلامیە و لە نەهایەتە وتێتی تەنیا ڕێگە چارە لەم نەهامەتیانە ڕوخانی کۆماری ئیسلامی بۆ پامی بینەرێکمان بوو کاکتوریا پامی ترێشمان بواتوە سڵاو زۆر خۆشحاڵم ببینینی بەرنامە جوانەکەتان زۆر سپاس هاوڕێ ڕووناک کاکتوریای وەکو مامۆستای خۆی ناو بردووە پێتی سپاس بۆ بەرنامە جوانەکەشتان هاوڕێ ڕووناک داوام زۆر سپاس کاک وریا لە دیارە لە سەرەتاوە باسمان کرد وتمان کە ئاعترازات زۆرە وە خۆشی ئیشارەت پێ کرد کە ئێران بووەتە کانگای ناڕزایەتی بووەتە کانگای ئاعترازات نابە کۆماری ئیسلامی بووەتە بەشێک لە خواستی ئەکسەریەتی کۆمەلگای ئێران لە ژنانە و لە کرێکاران لە چین و توێژە جۆرا جۆرەکانی ناو کۆمەلگا پێت وایە نقطە قووەت با لە نقطە ضعفەکەەوە باسکەین ئەگەر بە تۆڵێک بە کورتی ئەمەش چونکە کاتەکەمانەوە نەماوە نقطە ضعفی ئەم ئاعترازاتە چییە؟ نقطە ضعفی ئەم ئاعترازاتە هێشتا پرژوبڵاویە تا حدودێکی فرە لە دڵیا باشە خۆیان ڕێکخستووە یەکێکی چی هەروەکە و پەیامە هەناردویانە خوۆنتەوە ئێژێ نەهامەتی و هەموو شتیان ژێ جمهوری ئیسلامیە یەک نقطە ضعف هەیە لەوەی من زۆر خۆشحاڵم ویان نووسیگا بە شێفرەی دروستە بەڵام سەرمایەیە کە جمهوری ئیسلامی وەک سیستم گردیە دەچەوە پراتیکیەکە لەگەڵ ئیسلام و لەگەڵ مدیرانی بێ خاصیەت و مردمی کە خزمەتیان پێکەن جەلا و نازانم فاسد و ئەمانە ئەو سەرمایە ئەو سیستم سەرمایە چە نەخشەیە لەمانە یانێ ئەوە باسی کەم جمهوری ئیسلامی محصولی انقلابی 57 بە یەکمانی هەرچی ڕاستە ئەمریکا هات و ئەرتەشی هایدرێکی هەنا ئەرتەشی تەحرڵداوانە قبول بەڵام نەهایەتەن محصولی ئەو انقلابەیە دە ئێمە حکوومەتی پەهلەویمان لابرد ئێمە یانە مردمی ئێرانی و هاونەسڵەکانی من حکوومەتێ ترمان هاوەرد چون لە دژی سەرمایە نەبوو سیستمە ئەو مبارزە یان نەیانێش چەپ بیگەنێتەوە مەرحەلە و ئەو قودرەتە کە بوو لە ناو چەپە سەرکوردیان کرد بەلاڕێیاندا برد چریک فدایی و دەسڵاتیەکان مێسڵە بەشی دەسڵاتیەکان ئەکتەریەتیان یا حەزبی توودە بەلاڕێیان برد حکوومەتی هاتە سەرکار چون هەر سیستم سەرمایە قبول بوو هەر مالکیت خصوصی قبول بوو دەی وەزعەتێکی زۆر خراپتر دیکتاتۆرێکی زۆر تونتر داسەبا بەسەرمانە نقطە ضعف یەکێک پەس ئەکا بەوە پرژوبڵاویەکێکەوە ئوفقەکانە بێت سوسیالیستی بن ئەبێ واقعا وەختێژین سەرمایە بناسین گەرەکمان لە سەرمایە بناسین لە وڵاتانی فقط بندەست وەک خۆمانە وڵاتانی بە قەڵ فەرسی دەرحالە تەوسعە نەبینین لە ئەمریکا ببینین لە فەڕەنسا ببینین لە ئینگلیسا ببینین سیستم بانگەکانیان ببینین لە چینا ببینین لە رووسیا ببینین سیستم سەرمایە یانێ ئەو ڕفێخانەی کە پێشتر باسی ئاگای تەبەقاتیان نەکرد
ئەبێ ئاگاهی تەبەقاتیە جەوهەرەکەی زدی سەرمایە بێ بەو معنیە و ڕێکراوە ئەگەر ئەوە ئینکەن یەکێتر لە مەسەلەکان زۆر فعالینی بەتایبەت فعالینی کوردستان لەبیرە باسییان کردووە فەرهەنگی تەشەکل دروستکردن یا ڕێکراوە دروستکردن ئەم فەرهەنگە تەقویەت بکەین ئەم نیازەی ساعتکە مەدان ئەو بەشە لە کرێکاران کە بەعنوان پشتیبان و حامی دوو ئیطلاعیان داوە بە دوورەتی شاریان کردگە بە ڕێکراوە بە دوورەتی شاریان کردگە بە ڕێکراوەی سەرتاسەری ئەمە بە باوەڕی من ئەگەر ئەمانە بکرێ نقطە داعفەکانی تەبدیلەوە بە نقطە قووەت بەڵام نقطە قووەتەکانی کە خۆت باسۆ کرد یەک دەستبوونیان بوێربوونیان قبول خەتەرکردنیان فداکاربوونیان ئەوانە زۆر زۆر مهمە تازە ئەم کرێکارانە کە بەشی پەیمانەکەی بێژین 6,000 ئەوانە هاتنە مەدان زۆریش کەس گەلتر هاتنە مەدان هێشتا هاوسەرەکانیان ناتکەن خۆتان نەزانن لە معموڵەن ئەعتساب وەختێک پەراسێنێ ئەو وەختە خانەوادەکانیش تێنە کۆمەکی کرێکاران ئەبێ بە نقطە قووەتێکی عەزیم ئێمە لە دنیا دیگمانە هەر جێگای کە بورژوازی دەوڵەت لە بەرابەر کرێکارانە مقاومەت فرێ کردگا نیرویان هەرچی جەماو کردگا بەشێکی هاوسەرەکان بووگن بەشێکی خانەوادەکان بووگن یانێ مەخسوومەوەسە نەتەنە ئەمانە نەتەنە کرێکاران بەڵکە ئەخشاری تریچ پشتیبانیان کردگا هونەرمەندان کردویانە کەسکەلێک کە دفاع لە حقوقی مناڵانەکەن دفاع لە ژینگاکەن حفاظەتی ژینگا ئەوانە کشیاتکەن پشتیبانیان کردووە پشتیبانیەکانیان ڕۆژێک ئەمەڵیە بێتەوە بە باوەڕی من ئەم مبارزە یایسایە ئەمە ئەعتساباتە گرێ بدەین بە مبارزەکانی ترەوە گرێ بدەین بە ئەو نەک ئەعتساباتی کارگەری هەیە من ئیسا لەبیرم نییە مباتیکەم بۆیەوە فرەتر هین فولادم لەبیرێن شارەداریەکان لەبیرێن هەفتەپەم لەبیرە ئەوانە ئەتوانن فەزایەکی انقلابی لە ئێرانە بکەنم من تامەنەوە بێژم وەختی فەزای انقلابیش کردێتەوە ئەوم بە معنی نییە ئیلا و بیلا تۆ سیستم سەرمایەداری ئیسلامی جمهوری ئیسلامی و ئەوانە گشتی گۆڕئێنێتە قەور نا کەشمەکەشەکانمان بۆ ڕەحەتتر و خۆشتر و ئامادەترە بێتەوە و ئیمکانەوەی کە ئیمکان باسم دقتکەن ئێزم احتمال و ئیمکان ئەوە کە جمهوری ئیسلامی بنینە خاک و بەدیلێک بێتە سەرکار بە ئوفقی دامەزرانی شەوراگەری معتوبە سۆسیالیست کاگوری زۆر زۆر سپاس کە لەگەڵمان بووی بۆم بەرنامە منیش بەڕاستی خۆشحاڵم هەم لەگەڵێوە بووم هەم لەگەڵ ئەو مردمە مبارزە تحملی ئەم شتە موسیبەتە ئەکەن خۆشحاڵم زۆر سپاس سادەمان برد هیواداریم توانین لە داهاتوو ئەگەر من خۆم ئەم بەرنامە دووجارێکی تر سەڕێوە بەرم هەربازم بتوانین پێک و دانیشین لەسەر تەوری جوار قسە بکەین دوبارە سپاس بینەرانی خۆشەویست یەک دوو پەیاممان بۆ هاتووە من هاوڕێیانمان ئیشارەکەن کە کاتمان کەم ماوە بەس دوو پەیامە دانێکیان دەستخۆشیە دانێکیان بۆ تەلەفۆنەکەی خۆمان هاتووە کە سپاسی کردووە بۆ بەرنامەکە دانێکیش هەرو هاوڕێی پێشوو بوو کە پەیامی دانابوو نووسی بووی هەموو مێنەتیەکانی کۆمەڵانی خەڵک لە ئێران هۆکارەکەی کۆماری ئیسلامیە ئێستا بۆ نمونەیەکی هێناوەتەوە لە نامەیەکی تران سێتی بۆ نمونە قەیرانی بێبرقی هۆکارەکەی هەر بۆ بوونی سیستمێکی فاسد و گەندەڵ بە ناوی کۆماری ئیسلامیە کە ناتوانێت دەم و دەستگای بەرهەمهێناری برق نوێژەم کاتەوە و بۆ نمونە ئێران وڵاتێکی هەتاوی زیاتر و بای هەیە ناتوانێت بێت لەو بوارەیە سەرمایە گوزاری بکە و لە ڕێگای هەتا و باوە وزەی برق دروست کات و لە اختیار خەڵکی دابنێت تەنانەت کێشەی بێبرقیش نەخەتای ئەمرازەکانی بەرهەمهێنەری ئەرزی دیجیتاڵیە بەڵکو ئەویش لێ بە کەفایەتی کۆماری ئیسلامیە زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون دوبارە داوای لێبوردنەکەین بۆی کە کێشەیەکی فەنی هاتە پێشەوە و
دابڕانێک دروست بوو سپاس بۆوانەی کە پەیوەندیان پێوەگرتین و نامەیان نرد تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بژین بە شادی